حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی ڕێخستنەوەی کاری کۆمپانیاکان لە خەڵە سنووریەکان کاری دەواازە سنووریەکان بە سیستەم دەکات. بەڕێوەبەری گشتی باج و خانوبەرەی میری دەڵێت کۆمپانیاکانی خەڵە سنووریەکانمان ڕێخستۆتەوە و سزایە و کۆمپانیانەش دراون کە بە پێی مەرج و ڕێنمایەکان کاریان نەکردووە. بە درێژکراوی سیستەمی باز لە عێراق و هەرێمی کوردستان کە ژمێری کۆتایی ئەو کۆمپانیانە وەهمی بووە وەکو پێویست داهاتی ڕاستەقینی خۆیان تۆمار نەکردووە و تەقدیمی دایرەی بازەکانیان نەکردووە، بەڵام ئەوەی ئەو ساڵ لەسەریان فەرز کرا تەمەن خودی جەنابی سەرۆکی حکوومەت لە سەرپەرشتی ئەو پرۆسەیە دەکرد کە تەواوی ئەو کۆمپانیانە ڕیکۆرد کرانەوە و داهاتی ڕاستەقینی خۆشیان تەقدیمی دایرەی بازەکان کردو لەسەر داهاتی ڕاستەقینە بازیان لێوەژراوە. واتە ئەنجومەنی وەزیران ئەمری کردووە هەر کۆمپانیایەک بچووکترین گرفتی هەبوو بێت ئێمە عەقدی لەگەڵ نوێ ناکەینەوە. ئەو کۆمپانیانی لە دەواازە سنووریەکان هەرێمی کوردستان کاری بازرگانی دەکەن جگەلەوەی کارەکانیان ڕێکخراوەتەوە. ئێستا وەزارەتی بازرگانی سەرقاڵی دانانی سیستەمێکی ئەلکترۆنیە بۆ کەمکردنەوەی ڕۆتین و خێراکردنی مامەڵەکانیان. کۆگادارن لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای کارەوە کە دەستی بەکارکردەوەیەکێ لە شەگرنگەکانی ئەو بۆ چۆن توانین دەواازە سنووریەکان ڕێبخەینەوە. لەو چوارچێوەیەدا حکوومەتی هەرێمی کوردستان قۆناغ بە قۆناغ دەستی بەکارەکانی کردووە. ئێمە وەکو وەزارەتی بازرگانی ڕاستباردەوە کە کار بکەین بۆ ئەوەی چۆن توانین بە سیستەمێکی ئەلکترۆنی ڕەبتی ئەو دەواازە سنووریانە وەکو بازرگانەکان بکەینەوە لە شارەکانی هەرێمی کوردستانەوە بۆ ئەوەی بەڵکەمترین ڕۆتین توان بازرگان کاڵا و بەرهەمەکانی خۆیان بگەین هەرێمی کوردستان. ئێمەش ئێستا بەردەوامی لەسەر کارکردن و خەریکی ئەوەین سیستەمێکی بەرنامە ڕێژی بۆ دادەنین بە شێوەی بێکە بازرگان ئەوەندە ماندوو نەبێ بەهاتن چوون و لە کەمترین کاتا بتوانێت ئەو بە کەلوپەلانەی کە دەیهێنێت لە دەرەوەی وڵات بگاتە ناو بازاڕەکان و ساغ بکرێتەوە. ئێستا 19 کۆمپانیا لە دەواازە سنووریەکان کار دەکەن و لە دوای ڕێخستنەوەیان سەرجەم کۆمپانیاکان پابند کراون بە سیستەمێک کە حکوومەتی هەرێمی کوردستان دایڕەشتۆتەوە بۆ کاری ئەوان لە دەواازە سنووریەکان. ئەمە جگەلەوەی بە بەردەوامی چاودێری کارەکانیان دەکرێت هەر کۆمپانیایەک سەرپێچی بکات سزای مادی دەدرێت و گرێبەستەکەشی نوێ ناکرێتەوە ئەگەر دووبارەشی بکاتەوە لە کارکردن ڕادەگیرێت و ئێستاش بەڕێوەبەرایەتیەکانی تایبەت بەو کارە سەرقاڵی بە سیستەمکردنی کاری سەرجەم کۆمپانیاکانن لە دەواازە سنووریەکان. ڕێناس عەلی کوردستان 24 هەولێر.